ئێمە ئەتوانین تۆی لەش ساق کە هیچ نیشانەیەکت نییە بتوانین بتپارێزین لەو نەخۆشیە باوانەی کە لە ئێستادا لە ڕانکینی سەبەبەکانی مردن واتە لە پلەبەندی سەبەبەکانی مردن ئێستا لە یەکەم و دووهەمی سەبەبەکانی مردنان. بە نمونە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی شێرپەنجە. هۆکارگەلێکی زۆرمان هەیە بۆ توشبوون بەمانە و ئێمە هەر لە سەرەتاوە ئەتوانین بیاندۆزینەوە نێڵیم بگات بەو نەخۆشیە و بتوانین چارەسەری بکەین. بنمونەی نەخۆشیەکانی چەوری خوێن، نەخۆشیەکانی شەکرە و زەختێک کە هیچ نیشانەیەکی نییە ئەم نەخۆشانە لە سەرەتادا، شێرپەنجەی سیەکان، شێرپەنجەی مەمک، شێرپەنجەی کۆڵۆن و پرۆستات، پێش ئەوەی کەسەکە تووشی بێ ئێمە بتوانین ڕێگری لێ بکەین و بتوانین چارەسەر بۆ هۆکارەکە دانین و بتوانین یان نەخۆشەکە بە هیچ شێوەیەک توش نەبێ یا بتوانین لە مەرحەلەیەکە نەخۆشەکە دیاری بکەین کە چارەسەرەکەی زۆر ئاسان بێ و بە شێوازێکی مۆدێرنانە بتوانین چارەسەری نەخۆشیەکەی بکەین. بۆ ئەنجامدانی ئەمە لە ئێستادا لە ڕێگەی پرۆگرامی تازەی تاوەری تەندروستی سمارت کە بریتیە لە پرۆگرامی پشکنینی پێشوەختە ئەتوانین ئەمە بە ئەنجام بگەێنین و جەنابتان بە دوور بن لە نەخۆشە باوەکانی سەردەم. سمارت وەرچەرخانە.